پاشایەکی مێباسەیە هەر کاتێک تااقەتی نەمێنێ بە ئۆنلاین وڵاتەکەی بەڕێوە دەبات. وەرم با باسی پاشای تایلەندتان بۆ بکەم کە عاشقە ژنە. جا ئەوەیان قسەی خۆم نەبوو، قسەی خەڵکەکە خۆیەتی. مەها فاجێرا ناسراو بە ڕامای دەهام ساڵی 2016 کاتێک باوکی مرد هاتە جێگەکەی و بوو بە پاشای تایلەند. ئەم جەنابی پاشایە 4 ژنی هێنا و سیانیشی تەلاق داوە. لە ساڵی 2019 ئاشکرای کرد کە ژمارەیەکی زۆر کەنیسەک لە ناو کۆشکەکەی داهات و چۆ دەکەن. ئەم کابرایە ئەوەندەی لە دەرەوەی تایلەندا ئەوەندە لە ناو تایلەندا نییە. بۆ نمونە قەیرانی کۆڕۆناکە و تێلێکی 5 ئەستێرەیی لە وڵاتی ئەڵمانیا گرتبوو 20 کەنیسەک و ئافرەتی جوانیش بە دەوریەوە بە ئۆنلاین وڵاتەکەی بەڕێوە دەبێت. هەر ئەوەش نییە جا کاکی پادشا قەراری داوە هەموو سەروەت و مڵک و ماڵی پادشایەتی بکرێت بە ناوی خۆیەوە کە مەزندە دەکرێت بای 50 میلیارد تاکە دۆلار بێت. لەگەڵ ئەوەشدا قەرارێکی تریشی داوە کە یەکەیەکی سوپات تایبەت بێت بە خۆی و خۆی سەرپەرشتیان بکات تەنانەت پەرلەمانیش بۆی نەبێت دەستێوەردانی تێدا بکات. کەس نازانێت سوپایشی بۆ چیە تەبان. جا لە تایلەند پاشا هەموو شتێکە. کەس بووی نییە چاو ببڕێتە چاوی یان خوانە خواستە بچی دەست لە دەستی بدە یان چوزانم شتێکی لەو بابەتانە. بەڵام ئەم قسەیە تەنها بۆ خەڵکەکە ڕاستە، بۆ قلەکانی نە.